سڵاوتان لەبێ. هەرسێ لایەنی ئۆپۆزیسیۆن بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ گفتوگۆکردن لەسەر ئەنجامی کۆتایی هەڵبژاردنەکان و بەشداریان لە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێم لە سلێمانی کۆبوونەوە. پامنێریە ناوچەی ڕێگەیاند لیژنەی هەماهەنگی هەرسێ لایەنی ئۆپۆزیسیۆن لە بارگای کۆمەڵی ئیسلامی کوردستان لە سلێمانی کۆبوونەوە بە مەبەستی گفتوگۆکردن لەسەر ئەنجامی کۆتایی هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان و پرسی چۆنێتی بەشداریان لە کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەنجامێکی کۆنسەی بەڕێوەبەری کۆما جڤاکیان کوردستان کە چەکە هەڕەشەی ڕاگررتنی ئەگربەست دەکات و دەڵێت ئەو بارودۆخەی ئێستا لە تورکیا هەیە ئەگربەستی لاواز کردووە. ئاژانسی فوراد نیوز بڵاوی کردەوە لە میانی بەشداری بەرنامەی سێلا سۆری تەلەڤیزیۆنی ستێرک تیڤیدا دووران کاڵکان ڕایگەاندووە پرۆسەی ئاشتی لەلایەن حکوومەتی تورکیاوە بە بنبەست گەیشتووە. بۆیە ئەگەر کردەوەکانی حکوومەت بۆ خەڵەتاندن و کاتکوشتن بەردەوام بن ئەوە ئەگربەست نامێنێت. هۆشیار زێباری و داودۆخڵۆ لە ژنێڤ کۆبوونەوە و جەختیان لە پاراستنی بەرژەوەندیەکانی هەر وڵات کردەوە و هیواخوازیش بوون قەیرانی سووریا بە شێوەیەکی سیاسیانە چارەسەر بکرێت. لە پەراوێزی 64مین دانیشتنی لیژنەی ڕاپەڕاندنی سەر بەنەتەوەی گرتوەکان هۆشیار زێباری وەزیری دەرەوەی عێراق لەگەڵ ئەحمەد داودۆخڵۆ وەزیری دەرەوەی تورکیا کۆبووە. کۆنفرانسی نێودەوڵەتی وڵاتانی پێشوازیکەر لە ئاوارەکانی سووریا داوای هاوکاری نێودەوڵەتی بۆ ئاوارە سووریەکان دەکەن. هۆشیار زێباریش ئاشکرای کرد ژمارەی ئاوارە سووریەکان لە عێراقدا 240,000 کەسە. لە بارگای نەتەوەی گرتوەکان لە ژنێڤ کۆنفرانسی نێودەوڵەتی وڵاتانی پێشوازیکەر لە ئاوارەکانی سووریا کۆتایی بەکارەکانی هێنا. لە بەیاننامەیەکیشدا کۆنفرانسەکە داوای لە کۆمەڵی نێودەوڵەتی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کرد هاوکاری ئاوارە سووریەکانی عێراق و هەرێمی کوردستان و وڵاتانی تر بکەن. ئەمڕۆ هێزەکانی سوات وڵاوی بادەیان خۆپیشاندەر کرد کە لە گۆڕەپانی تەحریر لە ناوەڕاستی بەغدا گردبوونەوەیکیان ئەنجامدا و تیایدا داوای هەڵوەشاندنەوەی موچەی خانەنشینی پەرلەمانتاری عێراقیان کرد. سۆمەریە نیوز ئاشکرای کرد هێزەکانی سوات 4 خۆپیشاندەریان دەستگیر کرد و ڕێگەیان لە ڕۆژنامەنووسان کرد ڕۆماڵی خۆپیشاندانەکان بکەن و هەڕەشەی دەستگیرکردنیشان لێکردن. وتیشی هێزێکی زۆری ئاسایش گەمارەوەی چواردەوری گۆڕەپانی تەحریریان داوە بۆ ڕێگرتن لە گەری ڕوودانی هەر پێشێلکاریەکی ئەمنی. ڕۆژنامەی واشنگتۆن تایمز ڕایگەیاند هەریەک لە سیناتۆری دیموکراسی ڕۆبەرت مێندێز سەرۆکی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە لە ئەنجومەنی پیران و سیناتۆری کۆمەری جۆن ماکین هەڕەشەی پچڕاندنی پێدانی یارمەتیە تەرخانکراوەکانیان بۆ عێراق کرد ئەگەر هەر هێرشێکی تر بۆ سەر ڕێکخراوی موجاهیدینی خەلق ئەنجام بدرێت. وتەبێژی وەزارەتی نەوتی عێراق ئاشکرای کرد ئاستی هەناردەکردنی نەوتی خاوی عێراق لە ماوەی مانگی ئەیلولی ڕابردوودا بە شێوەیەکی بەرچاوکەمی کردووە. هۆکارەکەشی بۆ پرۆسەی نۆژەنکردنەوەی بەندەر و سەکۆکانی سەر ئاوەکانی کەندا و گەڕاندەوە. لە لێدوانێکدا بۆ سۆمەریە نیوز ئاسم جیهات ئاماژەی بۆ کرد مانگی ڕابردوو لە ڕۆژێکدا 2,070,000 بەرمیل هەناردەی بازاڕەکانی دەرەوە کراوە. لە کاتێکدا ئاستی هەناردەینەوت لە مانگی ئابی ڕابردوودا 2,579,000 بەرمیل بووە. هەر بۆیە لە مانگی ئەیلولی ڕابردوودا 500,000 بەرمیل کەمتر هەناردەکراوە. لە خۆپیشاندانەکانی ڕۆژی هەینی میسردا کە قاهیرەی پایتەخت و چەند شارێکی تری گرتەوە 4 کەس کوژران. چەند شایەت حاڵێک بە ئاژانسی ڕۆیتەرزیان ڕاگەیاند ئۆتۆمبیلێکی سەر بە سوپای میسر دەستدرێژی گولەی لە لایەنگرانی محەممەد مورسی سەرۆکی لەسەر کارلەبراوی میسر کردووە لە نزیک گۆڕەپانی تەحریر. کورتەی هەواڵەکانم پێشکەشکردن بەختەوەربن.